زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. لە ڕاستیدا ئەمڕۆ کاگنەشیروان ئەو پەیامەی کە ڕاگەیاند ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا وەکو بزوتنەوەی گۆڕان بەرنامەیەکی سیاسیمان پێبوو، پەیامێکمان پێبوو بۆ خەڵکی کوردستان و توانیمان لە ئاستی ئەو پەیامەی خۆماندا بین، ئەو وعدانەی ئەو گفتانەی کە دابوومان بە خەڵکی کوردستان کە هەمیشە بین بە داکۆچی کرد لە مافەکانی خەڵکی کوردستان بۆ بەدیهێنانی دادپەروی کۆمەڵایەتی، بنبڕکردنی گەندەڵی و هێنانەکایی سیستمێکی سیاسی و ئیداری لە کوردستان کە کوردستان ببێتە وڵاتی هاوڵاتی بوون هی هەموو هاوڵاتیەک. ئێمە ئەم پەیامەمان لە 4 ساڵی ڕابردوودا گیان بە خەڵکی کوردستان ببوورە، ینی ئەوە بۆچوونی ئێوەیە، بەڵام بۆچوونێکی تر هەیە کە دژی بۆچوونی ئەوەیە بازدەوە دەکات. ینی ڕێژەی گۆڕان لە چاو ساڵانی ڕابردوو کەمی کردووە، زۆربەی لێدوانە سیاسەکان باز لەوە دەکەن. ینی تۆ چی دەڵێ لەم بارەوە؟ بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە دەنگدەری گۆڕان ئەمڕۆ لە کوردستاندا زۆر زیادی کردووە، هیچ ڕاپرسیەک و محادێکی ئەکادمی نەیتوانیوە ڕاپرسێکی وا لە ناو خەڵک. ئەی ئێوە بەڵگەتان چییە کە دەتوانن دەستەڵات وەگرن و ڕێژەتان زیادی کردووە؟ ئێمە ئەگەر تەماشا بکەین لەم 4 ساڵی ڕابردوودا دەسەڵاتی سیاسی کوردستان هیچ هەنگاوێکی وا جددی نەناوە بۆ دابینکردنی دادوەری کۆمەڵایەتی، بنبڕکردنی گەندەڵی، هێنانەکایی سیستمێک و عەدالەتی ئیجتیماعی تیابێکەوە بتوانێتن خەڵکی کوردستان بەڕاستی هەموو هاوڵاتێک لە کوردستان هەست بکە کە ئەمە وڵاتی ئەویشە. ئەگەر تۆ تەماشا بکەی هیچ گۆڕانکاریەک و چاکسازیەک لە سیستمی سیاسی کوردستاندا نەکراوە. یا شێخ ئەم بۆچوونە تەنیا بۆچوونی حزبێکی دەستەڵاتدار نییە، بۆ نمونە یەکێتی دەڵێت ئێمە لە داهاتوودا ئەوانەی کە زیز بوونە لە یەکێتی لە ناو ڕیزەکانی گۆڕانین دەیانگەڕێنینەوە. لە هەمان کاتیشدا بەرپرسانی یەکگرتوو باز لەوە دەکەن کە ئەو دەنگانی پێشتر گۆڕان لە یەکێتی و یەکگرتوو بردوویەتی ئەم جارە بەدەستی دێنینەوە، کەواتە ئێوە بەو ینی بە بۆچوونی ئەو لێدوانانە بێ ئێوە وەزعێکی خراپتان هەیە. نا بە پێچ ئەوە شتی ئەمڕۆکە باز لەوە دەکاتن دەڵێ دەنگدەری گۆڕان کەمی کردووە ئێمە ئەچین دەنگدەرانی خۆمان ئاش دەکەینەوە. ئەگەر تۆ تەماشا بکەی لەم 4 ساڵی ڕابردوودا چه هەنگاوێکی چاکسازی نراوە لە کوردستاندا تا ئەو دەنگدەرانە بتوانێتن دەسەڵات ئەمڕۆکە بەڕاستی بیان گەڕێنەوە بۆ لای خۆی. تەماشا بکە وڵات لەم 4 ساڵی ڕابردوودا بارودۆخی کوردستان، زروفی کوردستان، باری کۆمەڵایەتی، باری ئابووری، بژێوی خەڵک لە هەموو بوارەکان لە تەندروستیەوە بگرە، لە پەروەردەوە بگرە، لە هەموو بوارەکان خەڵک بەڕاستی ئێستا تووشی نەهامەتی هاتووە. یاشر ئێوە باز لە چەمکی دیموکراسی دەکەن لە کاتێکدا ئەو چەمکە دیموکراسیانەی ئێوە کە دەڵێن لە کوردستاندا ینی زۆربەی ڕۆژنامە نووسان، زۆربەی چاودێران وای دەبینن کە ئەمە شتێکی هەڵەیە لە هەرێمی کوردستان، هەڵبژاردن هەیە لە هەرێمی کوردستان، میدیای ئازاد هەیە لە هەرێمی کوردستان، هەموو کەسێک بۆی هەیە کاری سیاسی بکات. ئەوانەی کە ئێوە دەتانەوێت، ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان دەتانەوێت چه هەبێت لە هەرێمی کوردستان لەوە زیاتر؟ ئێمە باسمان لەوە نییە کە ئەمڕۆکە لە هەرێمی کوردستاندا ئازادی ڕادەربڕین بەو شێوێنێ، بەڵام ئەگەر لە لایەکی تریشەوە تەماشا بکەی ئەوەی کە بە ڕۆژنامە نووسان کراوە لەم 4 ساڵەی ڕابردوودا، ئەگەر تەماشا بکەی کە دەڵێ ئەمە وڵاتێکی دیموکراسی نەخێر، ئێمە دەڵێن سەرەتاکانی دیموکراسیت لەسەر دەستی ئۆپۆزیسیۆن هاتەتەکایەوە لەم 4 ساڵەی ڕابردووداوە بە تایبەتی پشتی شێریشی بەر بزوتنەوەی گۆڕان دەکەوێت. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان بەڕاستی توانیمان زۆر لەو پەیامانەی کە دابوومان بە خەڵک لە بانگەشەی باشە یاشە ئەگەر ئێوە ئەوەندە بڕوا و متمانەتان بە خۆتان هەیە کە لە قۆناغی داهاتوودا دەستەڵات دەگرنە دەست، بەڵام لە هەمان کاتیشدا دەبینن ئێوە ینی ڕێگری دەکەن لەوەی دەستور بخرێتە ڕاپرسیەوە، کەواتە بۆ ڕێگری دەکەن لە کاتێکدا ئێوە دڵنیان کە دەتوانن بە نەخێر وەڵامی دەستور بدەنەوە کە خۆتان دەتانەوێت بە نەخێر وەڵام دەنەوە. من پرسیارەکە لەوە دەست پێ دەکەم بۆ لەم کاتەدا دەستور دەیانەوێت بیکەنە ڕفراندۆمەوە. دەستور لە 4 ساڵی ڕابردوودا بۆ نەکرایە ڕفراندۆمەوە ئەگەر بەمەبەستێکی سیاسی نەبێ. ئەمە یەک. لە لایەکی ترەوە ئێمە کە دەڵێن ئێوە لە ڕای خەڵک دەترسن، من دەمەوێت بپرسم لە ڕای خەڵک. ئێمە ڕای خەڵکمان هەیە بە پێچەوانەوە. ئەگەر تەماشاکەی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان ینی ببوورە یا شێخ ڕاپرسیکردن ینی دەبێتە چی؟ ینی ڕاپرسیکردن واتە ڕای خەڵک لەسەر پرۆژەکە.
باشە تۆ باس ئەو لەوە دەکەی دەڵی بکرێتە ڕاپرسیەوە چی هێزێک ئەمڕۆ لە کوردستان تەنها پارتی دیموکراتی کوردستانە بە بانگەشەی ئەوە دەکاتن کەوا ئەو دەستورە بکرێتە بچێتە ڕفراندۆمەوە حتا کوتانانە دێچێتی نیشتیمانی بزوتنەوەی ئیسلامی نا ئەمڕۆکە هەموو هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان ئەو هێزانەی زۆرترین دەنجیان هەیە لە کوردستان و نوێنەرایەتیان هەیە لە پەرلەمانی کوردستانە باز لەوە دەکەن کە ئەم دەستورە دەستوری هەموو خەڵکە و دەبێ بەڕاستی سازانی نیشتیمانی لەسەر بکرێ ئەمە یاسایەک نییە بە زۆرینە و کەمینە لە پەرلەمان تێپەڕێندرێ بگرە ئەمە دەستورێکە کە نیشتیمانیە بۆ هەموو خەڵکی کوردستانە یعنی ئێستاماشای ئەو حتا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕۆکە باوەڕی بۆی دەبێت سازانی نیشتیمانی لەسەر بکرێ پێشەوەی بکرێتە ڕیفراندۆمەوە تەنها هێزێک ئەمڕۆ لە کوردستانە بانگەشەی ئەوە بچێتە ڕیفراندۆم باشە ئەی بۆ پارتی دیموکراتی کوردستان ڕێز لە ڕای هەموو ئەو هێزەکانی بۆ چوونێکی باز دەوە دەکات زۆربەی ئەو پارتانەی کە باز ینی زۆر بۆ چوونێکی باسدەوە دەکات زۆربەی ئەو پارتانی کە باز لە چەمکی دیموکراسی دەکەن تەنیا لە بێهێزیانە ئەو کاتێک کە دەستەڵات دەگرنە دەست یەکسەر چەمکی دیموکراسی بەلاوە دەنێن و ئەو سیاستەی کە خۆیان دەیانێت پەیڕەویکەن هەر ئەو پێڕەو دەکرێت ئەمە بەنسبەت گۆڕان چۆنە ببوورە ئەمە پرسیارێکی فەرەزیە تۆ فەرەزیات دەکەی ئێمە پەیامێکمان داوە بە خەڵک پێشمان وایە هاوڵاتیانی کوردستان گەورەترین حاکمن لەسەر سندوقەکانی دەنگدانە ئێمە باوەڕمان بە هاوڵاتی هەیە هاوڵاتی ئەو کاتەی ئێمە ئەم پەیامی سیاسی و ئەم بەرنامەی خۆمان کە بڵاو کردوتەوە لەم 4 ساڵەی ڕابردوودا توانیمانە متوانەی زۆرینەی خەڵکی کوردستان بەدەست بێنین تەماشای شەقام کە تەماشای ناو خەڵکە سەرباری ئەوەش ئەمەوێ شتێکت پێ بڵێم ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان بۆیە باوەڕمان بە دیموکراسیەت هەیە و باوەڕمان بۆش هەیە دەستا و دەستکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە بێت لە کوردستان ئەو بەرنامەی ئێمە بانگێشەی بۆ دەکەین ئەگەر بێت و ئێمە لە ئاستی ئەو بەرنمەیەدا نەبووین ئەو کاتە ئێمە بخۆمان بە خەڵک دەڵین وەرن بمان گۆڕن کەواتە هەڵبژاردنەکان هەموو شتێک یەکلایی دەکاتەوە بەڵێ بەڕێز شێخ جەنگی ساڵەیی ئەندامی جیباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە لەم گەشتەدا لەگەڵمان بەشدار بووی سۆرسپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا.